ئەم پەیوەندی نێوان تورکیا و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان تورکیا لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە ئێستادا جیاوازی بەسەردا هاتووە. تورکیا ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدای هەم لە ڕووی ئابووری و لە ڕووی پلانە سەربازیەکانی لە دەوروبەر و لە ڕووی دیبلۆماسی فەشەلی گەورەی هێناوە لە پەیوەندی دیبلۆماسی و لە ڕووی بەرنامەی سیاسیشەوە سەرکەوتوونەوە و دیار نزیکترین شکستی ئاک پارتی و ئەردۆغان لەم هەڵبژاردنەی ئەستەمبۆڵدا دەرکەوت. خەڵکی تورکیا ئێستا بە جۆرێکی تر هەڵسوکەوت دەکات، ژیانێکی تری دەوێ، دیموکراسەتی دەوێ، ئارامی دەوێ. لە ڕابردوو دەمای 17 ساڵی ئەردۆغان و سیاسەتی ئاک پارتی دەری خستکەوە تورکیا بەرەو هیلاکەت بردیە، بۆیە پەیوەندیەکانیشی ڕەنگە لە داهاتوودا بە جۆرێکی تر بگۆڕێ. سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ تورکیا بەڵێ گۆڕانکاری لەم کابینە نوێی ئەمجارە لەگەڵ حکوومەتی تورکیا و لەگەڵ وڵاتانی تریش ڕەنگە شێوازێکی تر بەخۆ بگرێت، چکە بارودۆخەکان گۆڕاون هەم لە عێراق و هەم لە ناوچەکە و تەنانەت لە پێکهێنانی کابینەکەش ڕەنگە بەرژەوەندی تایبەتەکان، ڕەنگە بەرژەوەندی حزبی، ڕەنگە بەرژەوەندی بنەماڵەیی وا بخوازێکەوە پەیوەندیەکان بە زۆرێکی تر بن. ئەوە لە بیر نەچی بەتایبەت لە ناو کورددا هەتا لە وڵاتانی تریشدا زۆر جار پەیوەندەکان ئەوەندەی کە بۆ بەرژەوەندی بنەماڵەیەک یان کەسێک بەکاردەهێنرێت ئەوەندە بۆ بەرژەوەندی گشتی گەل و وڵات نیە. بە بڕوای من هەرێمی کوردستان لە پێکهێنانی ئەم کابینەی تازەیە زیاتر بۆ مەسەلەی ئابووری و بۆ مەسەلەی پەیوەندی سیاسی و دیبلۆماسی لەگەڵ وڵاتاندا زیاتر بەرەو مەرکەز بەغدا دەگەڕێتەوە. بۆیە ئەو جۆرە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا هەیبوو لە مەسەلەی ئابووری سەربەخۆ لە ناردنی نەوت لە پەیوەندی سیاسی پێم وایە سەرکەوتو نەبوو لەم هەنگاوانەی لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە ئەم کابینەی تازە بە بڕوای من بە جۆرێکتر هەڵسوکەوت دەکا زیاتر بۆ مەسەلەی پەیوەندی پابند دەبێت بە بەغداوە و بۆ مەسەلەی ئابووری زیاتر خۆی پەیوەست دەکات بە بەغداوە و نایەوێت لە چوارچێوەی مەرکەز دەربچێ. ئەمەش سەرێشێکی گەورە لە کۆڕ هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەکاتەوە. لەمەدا هەرێمی کوردستان قازانجەکە و عێراقیش. بۆیە بە بڕوای من بۆ لەمە دووە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەوروبەر زیاتر پەیوەست دەبێت بە بەغداوە نەوەکو ئەم سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەڕژێت، چونکە بەپێی دەستوریش هەرێمی کوردستان بۆی نییە سیاسەتی خارجی عێراق یان سیاسەتی خارجی هەرێمدا بڕێژێت، چونکە هەرێم خۆی دەوڵەتیش سەربەخۆ نیە تا سیاسەتێکی سەربەخۆی خۆی هەبێ. بۆیە پێویستە لە مەجالی ئابووری و پەیوەندی دیبلۆماسی و مەسەلەی دیفاع بەرگری پێویستە بە پێی دەستور پابەت بێ بە بەغدا. ئێمە دەبی بزانین کەی ئەو بنکە و بارەگایانەی دەوڵەتی تورکیا هاتە هەرێمی کوردستان و عێراق ئەو کاتە هاتیوەکەوە لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی شەڕی ناوخۆ و بارودۆخێکی دژوار بووە بە بیانووی هێرشکردن بۆ سەر گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان هاتوون. بەڵام لە ڕابردوودا لە نێوان دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا ڕێکەوتنە هەبووەکەوە بە درێژایی 15 بۆ 20 کیلومتر زیاتر تەدەخل لە سنووریەک بکەن بۆ پاراستنی ئەمنیەتی خاچیان سەروەری ئەمنیەتی خۆیان. ئەمە ئێستا دەنجێک بەرز بۆتەوە لە پەرلەمانی عێراق بەوەی کە ئەم ڕێکەوتنە دەبی هەڵبوەشێتەوە، سەردەمی ئەوە نەماوە. بۆیە هەموو دەستدرێژەکانی تورکیا ئەو هەموو بارەگا و بارگای میت و بنکەی سەربازی تورکی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕۆژ لە ڕۆژ زیاد دەکا، ئەمە لەلایەن گەلی عێراق بەگشتی و لە گەلی کوردش ڕەت دەکرێتەوە. ئێستا هەوڵێکەیە بۆ دەرکردنی ئەم هێزە و بۆ گەڕانەوەی ئەم هێزانە. بە بڕوای من هەم حکوومەتی بەغدا تەرکیز لەسەرەوە دەکات ئەمانە دەربکرێەوە، هەم حکوومەتی ئەم کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان عەقڵیەتی کابینەکانی پێشوو بەرامبەر بەو مۆڵگایانە هەڵسوکەوت ناکە، واتە هەڵسوکەوتی دەگۆڕێ ڕەنگە لە داهاتوێکی نزیکدا ئەم بابەتە بێتە گۆڕێ و زەق بکرێتەوە.